دەبێ ئەزیزانی گەڕیان میدیا لە بەرنمەیەکی نێدا بەرنمەی لەگەڵیان هەموو هەفتەیەک چاوەڕۆمە بن یەکەم بەرنامەشمان لەگەڵ شێف میران فەرمون ئێوە و شێف میران بزان چیمان بۆ ئەکە ئەمجارە لەگەڵمان بن. بەخێبن سەر چاوەکانم بەخێبن یاخۆ ئەمانەوێ ئەمڕۆ پێمان بڵێ ئەم ماسیانەی کە حازرێکن ئاوازی دوون هەمویان ماسەکانمان هەمووی بە فرێشیە هەمووی کە بۆمانە بە ئاوە بۆمانە هەمووی دوای فەحساتێکی زۆر اینجا داگیرێت و داخڵی حوسەکەیەکەین. ئەی جۆری ماسیەکان ئەو خواستە زیاتر لەسەر کام جۆری ماسیە ماسیەکەمان کار بە لە منتیقەی داخوف و ئەو ناوە بۆمانە خواستێکی زۆری لەسرە ماسی سەلەمون شت بەکار نایێنین یعنی بەس ئەو ماسیەکان هەیە هەرەو ماسیەمانێ و بە فڕنەی برژێنین لە ئێستا خەڵک زۆر حەزی لە فڕنەکەیە یعنی ئێوە خەڵوزانە لە ئێستا بەکار نایێن خەڵوز بەکار نایێنین لەبەر ژینگەی دار و درەخت و دووکەڵ و خۆڵە مێشەکەی زۆر باشە مشتەرەکان چۆن لە ڕووی مشتریەوە لەخوا بەزیابێ من ماوەی نزیکەی 10 ساڵە خەریکی ئیشی ماسی برژان نەکەم پێشتر لە ڕێستۆرانتێکی شاری سلێمانی بۆ مایەکی زۆر کارم کردووە دواتر خۆمە ساوم شوێنی تایبەتی ماسی برژانم کردوێتەوە لە خلاری 3 مانە ئێمە میشاکەین ڕۆژانەمان 150 بۆ 200 کیلۆ ماسی برژاومان هەیە زۆر باشە ئەی ئەو کارمەندانی کە لێرەن هەریەکە و ئیشەکە لێرە وایە خۆت سەرپەرشتی ئیشەکە ئەکە لێرە من خۆم هەم ساحب ئیشەکەم و هەم لەناو مەتبەخەکەشم لێرە ماسیەکان ئەبرژێنم خۆمتر هەڵیان ئەدڕم و ئامادەکردنی ماسیەکە خۆمێکم بەزیتر وەکو شۆرنەوە و زەڵاتە و سەفەریکردن و زەڵاتە حازرکردن ئەمانە کارمەندەکانێکن ئەو شتانی کە لە ماسی برژانەکە بەکار ئەهێنن زیاتر چی بەکارێنن خواست لەسەر چی زیاترە ماسیەکەی ئەمە بەتەنیا نییە بە سادەیشتی زۆر لەگەڵایە هەر لە سەرەتای ماسیەکەکەی برژێنین حلێوەکەی ساوەر زەڵاتە نانی دەبڵ تەماتۆ و پیاز تەمەرند ئەمانی هەمووی لەگەڵە پەتاتە و چی و بوێ لەگەڵ ماسیە ئێمە دایانین لەگەڵیان دەستەکانی خۆش بێت شێف میران بە هیوای کاری جوانتر و سەرکەوت لە قسمەتانە بەخێربن سەر شاوەکان ئێستاش لە قۆناغی دومی ماسیەکە دایم بزان شێف میران چیمان بۆ ئەوکە شێف ئێستا چیمان بۆ ئەوکەیت ئێستا دوای کە ماسیەکەمان هەڵدڕی و شۆردمانەوە شەرحیەکەین ماسیەکە بە شێوازێکی جیاواز شەرحەکەین ئەم شەرحە خۆم دروستم کردو و فکرەی خۆم بووە خەتخەتی ناکەم گیرفانی بۆەکەم ماسیەکە بەو شێوەیە قوڵایەکی بۆەکەم بۆ ناوە گیرفانی بۆەکەم بۆیە خوێ و ئای لیمۆ و شت کە ئیرە لە ماسیەکە تام تا قوڵایی بڕوات ئەو شەرحە شەرحێکی جیاوازە لە دوای ئەوە ئەو شتانی پێوە دوای ئەوە خوێ و ئای لیمۆی لێم لیمەندۆزی شت بەکار نایێنین هەر بە خوێ و ئاوی لیمۆکەی خۆی لەگەڵ ڕووبە هەنارە کە پێ ئێکە شتەکان دای ئەنێیت بۆ کاتێکی تریان یەکسەر ڕاستە خۆی تێتەفڕنەوە ڕاستەخۆ بێ بخرێتە فڕنەکەەوە چونکە تێگەچێت چەند لە فڕمە ئەمێنێتەوە کە ماسی لای ئێمە 45 دقیقەیەچێ ئێمە ئیشەکەمان بە فرێشیە ماسی حازرکراوەمان نییە کە تەڵەبە کرێت ڕاستەخۆ لە حوزەکەەوە هەڵێزرین و کە دەرمانێ نایخینە فڕنەکەەوە حازرکراوەمان نییە ئیشەکە ئێمە زیاتر هەمووی تەلەفۆن و دلیڤەریە مشتری پێشەوە تەلەفۆنمان بۆەکە و حیجزیەکە بۆ سەعات چەند بێ بۆ کاتاکاتە دەستی ئێستا بزانی شێف میران چیمان بۆ ئەوکە ماسیەکەمان حازرە بۆ ناو فڕن
دوایی کە ماسیەکانمان حازر کرد ئەم ماسیەمە بەرزە بێتەوە کوچێک بەرزە بێتەوە تەخت نابێت ماسیەکەمان تقریبا 4-5 بەرزە بێتەوە چکە بە فڕنەکەین و شەرحەکە شتێکی جیاوازە بەو شێوە دوای ئەوەی کە ماسیەکەمان تەواو بوو ئەم گیراوەی خۆمە ئەمەی لێین عین لە کۆتایە دواتر ناکرێتەوە فڕن یان هەر 2 دقیقە خرێتە فڕنەکەرەوەنە ڕەن بگرێت پێوەی ترەمە سامەکەی ترش و چون و ئەم گیراوەی ئەتوانم بڵم بزانم چییە کە پێک هاتووە یان شتێکی خۆ ئەمە تایبەت بە خۆمانە چەند شتێکی جیاوازە کە لە شوێنێکی تر دەست ناکەوێت چکە بڵین ڕووبە هەنارە ئایلی مۆیە دۆشاوە سرکەیە ئەم شتانەیە تێکەڵیەکەی شێف میران ئەمێ پرسیارە بکەم ئەم ماسی برژاندنە حەز و خولیای خۆت بوویان چی بوو حەزێکی مناڵیت بوویان ئەمە حەز و خولایەکی خۆم بووە من ماوەی نزیکەی 10 ساڵە خەریکی ئەمیشەم پێشتر هەر لە قاپشۆری و چەندیشێکی جیاوازی ناو ساڵ و کاپتنی و کاشێری و هاتوومەتە ناو مەتبەخەوە لە ناو مەتبەخەکەی تر فێری شەکە بووم گۆڕانکاریم تیا کردووە گۆڕانکاری لە شەرحکردن لە حازرکردنی لە فڕنەکە و لە هەموو شتێکە جیاوازیم بۆ دانا و دواترە ساوم خۆم شوێنی تایبەتم کردوێتەوە زۆر باشە شێف میران بیرە لەوە نەکردوێتەوە کەشتی ترش بینتە ناو ئەم شوێنەوە یعنی هەر ماسی نەبێت مریشک بێ شتێک کە بێ برژاندن بێت پێشتر کە ئێرەمان کردەوە مریشکمان هەبوو باڵمان هەبوو بەس خواستێکی زۆرمان لەسەر ماسیەکەی و چکە بەس خۆشم حازریەکەم من فرایوانی تر ناکەوتم بۆیە ئێستا هەر ئیشمان لەسەر ماسیەکەیە بەزی شەڵاوە ئێستا خەریکین لە ئایندێکی نزیکە لەخێکی گەورەترەکەینەوە لە ناو شاری سلێمانی کە شوێنێک کە ئەتوانێت عیلە بێ دانیشێتیا و شوێنێکی زۆر گەورەتر و خۆشترە زۆر باشە ئێستاش چاوەڕێی بزانم لە ناخی کۆتایی چی وڵێ ئەزیزان ئێستاش کۆتایی ماسەکەیە بزانانی شێف میران چیمان بۆ ئەکات چی لەگەڵای ماسەکەی فەرموو شێف بزانم چیمان بۆ بکەین ئەم ماسە دوایەوەی کە تەواو بوو سامان هاتووە لێرەی خوا میوانی خۆمانە بڵین لێرە دانیشتووە ماسەکە ئێمە ڕازانەوەیەکی جوانی بۆ بکەین چی بێ لەگەڵ ماسەکەیە دانرێت یعنی من دیزاینێکی جوان بۆ ماسەکە ئەکەم و لەگەڵ ئەم شتانەیە داێت تەماتۆ و پەتاتۆ و پیازە و سەڵاتە و شتی زۆر لەگەڵ داێت ماسەکان لە چەند کیلۆیەوە هەیە شێف میران ئێمە لە 2 کیلۆ لیەتی ماسی لە 2 کیلۆ لێتی تاوەکو 3 کیلۆ 3 کیلۆ نیم ئەتر جاری واژێ ماسی 4 کیلۆوانش بۆمانێت پارچە پارچەیەکەین دایانی لەگەڵێت ڕۆژانە لە سعات 11 ماسیمان حازرە تا 12 شەو لەخوا بەسە مشتری دەرەوەمان زۆرە ینی لە کەرکووکە و لە هەولێرەوە خەڵک بە تایبەتیە بۆ ماسیە چکە بەڕاستی ئەمە پاکوخایانیش لەسەرەوە مشتێکەوە یان دایمە قسێ تومەشینەمە خواردنی خۆن و خوارد دەرخواردی ماڵمناڵی کەسیمە ئەم شتانی هەمووی لەگەڵا دانین و چکەم ئاسیەکە کە ئێمەیکەین لێرە بە جیاوازیەکە فەرقی لەگەڵ شوێنەکانی ئەکرێ بزانم ئەو شتە چێت کردنە ئەوە ئەوە شتێکی جیاوازم بینی ئەمێ بزانم چێ ئەوە چی ئەوە جێڵی ئاکرا بۆ جوانکاریەکە بۆ جوانکاری بۆ سناوکردن و بۆ شتانە بەکاری جوانکارەکەی ببینین بزان شێف میران چیمان بۆ ئەکات ئەم ماسیێسە لە ژوورەوەی خۆ
بەڵێ ئەزیزان ئێستاش ئەمە کۆتایی ماسەکەیە تامێکی بزانین چۆنە بزان شێڤمیران چی بۆ کردوین. بەڕاستی ئۆکەیە ئێوەش بێن تاقیکەنەوە هەرشتی شێڤمیران شتێکی تایبەت ئەزیزانی من ئەم جارەش هاتینە کۆتایی بەرنامەی یەکەمان بەرنامەی لەگەڵ نیان هەموو هەفتەیەک چاوەڕوانمە بن تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەسپێرم مەڵەوە.